بۆچی ئێوە بایکۆتی ئەم هەڵبژاردنەتان کردووە؟ ئێمەوەک ئەنجومە نیشتیمانیا کوردی داخوایانیانمە دهونی دەرچوو مە ئەم تێدە دنە خویاکردن تەفدەم پەیەدا وەک تەکئالی بە ڕەنگێکی نەدروست و نەڕاست دفاکتۆ چێکردنە دەڤەرێ کوردی کوردستانە سووریا وەک پارتیکە دیکتاتۆر وەک پارتیکە گەلێکی بڕەنگێکی تندوتوژی تصرف دکێ بە هاوڵاتیên ئانجی تەفگەرا سیاسیە ڕکبەریە پێرە دکێ ئێنەوەکەوێ دبێژێ ینی ئەم تجارە نابینن ئەنجامێ وێ باش بن پارتیکە دیکتاتۆر پارتیکە زڵم و زۆری دکێ تادێ دکێ بە تڤنگێ ڕێڤەبەریە دکێ هەوارێ ما سەرکردێ ما هەموو ئاغلبێ وا ڕۆژانە واتکردە زیندانادا و هەنەکا بەردەدەن هەنەکا دەگرن پارەگێمە ji destpêkê de ev bû 3 sala ev de facto goçê bûî sultat emir waqa wek rêveberîka emir waqa çêbûye ji xeyrî zulm û zorê û tehdê pê venakê baragême hemû girtina piştî girtinê jî sultanê dikin دعوا لسر ملت ما کسی ما سرکرده ما را دکه سروک انجمن اجتماعی کردی قدخه لیگو وگر هندروی سوریا هگر وگر دبن گفا کشتنه و گرتنه دایا باشه اما بریاری همو انا کسی افرنگه اف بریاری گو دستین بتک آلی و همه تندوتوجی و ظلم و زوره الانجمن اجتماعی کردی و لاینگری و نادکن اما امنا بینن قد و انجامك باش جواري ورقرت اما برياري همو انا كسي انا كسي بالتمامي بالتوائي برياري امانداريا گشتي انا كسي بله باشا بەشداری نەکردنتان تاوەکو چەند پەیوەندی بە دانوستانەکانی جنێفەوە هەیە بۆ پێیکە ئێوە بەشدارن بەڕێوەبەری خۆسەر نه هیچ ئیشی خۆ بجنێف تەبان پەیادێ ڕۆژا گۆ جنێف دەست پێکردنە دو حەیانی حەشتا هر جنێفەک چێ دبێ هەر کۆمجڤینەکە ناودەولەتی چێ دبێ ئەو ژی تشتێکی لە هەندر و چێ دکن ji بۆ نەڕینە و ئەنزارە سەر بدنە گوهارتن نۆڤا ئەو تشتێکی تایبەت لە حالی خۆ دکن ینی ئەم ئامادەنە ئەم بەشدار دەبن دە جنێفێ دووە حەیانی نەها و هەر جواتێ ناودەولەتی و هەرێمی چێ دبن سەر قەیرانە سووری و سەر چارەسەریە سووری بچڕەنگیە انجمن اجتماعی کردی بەشدار دەبێ بە نونەرتیا خوا درێیا ئەتیلافێرە ئانژی بە بڕەنگێکی دی ئامادە دەبێ بڕەنگێکی بەردەوام ئامادە دەبێ ئێمە ئەم دەبینن چارەسەریە قەضیا سووری بتەڤایی و کوردی دناودا دەبێ چاودێریە ناودەولەتی بێ و بە کۆنگرێ ناودەولەتی ئەوەن بریارێ بستێنن و دەوێ بە ڕێکە سلمی و مەدەنی بێ نەبڕیا چەکداریە و ئەوە ئانها تشتێک و پەیادێ دکێ لەسەر عەردێ ناکەوێ خزمەتا وێ نادا خزمەت پەیادێ بە سلوک و تەسەڕوفاتی خۆ بریارێ تەکئالی گۆ دستێنێ کوردستانە سووریا ڤالە کریەش گێنجا ئانها لەگوڵ دوو بریارە لشکریان نەچار ئاژ 18 ساڵی حیا 3 ساڵی دەوێت بنچەک دەبن ئەف بەشێ ژملەتێ کورد نەمایە گەنج نەمانێت هەندروێ کوردستانە سووریادا یان دەوێت بن تڤنگاوا دەبێ یان دەوێ بازدای بێژ دەربا باشە بەڵام پێدە و هاوپەیمانەکانی سیستەمێکیان پێکێناوە کە بۆ بە ئەمری واقع مەسەلەن لە هەرێمی کوردستان و ئێستا شان چۆ بۆی کە چاودێری ئەم هەڵبژاردنە بکە ئێوە بۆچی وەکو خۆتان وەکو بەشێک نابینن لەو سیستەمەی پێدا ئێمە ئەم دەبینن سیستەما گۆپەیە دێ پێک ئانی سیستەمەکە دیکتاتۆریە دیفاکتۆ پێکتێنێ بحکمێ تڤنگێ بحکمێ زۆرێ زۆرداریە خۆ دکێ باچێ گۆش خەلکێ دستێنێ باراگێ و ڕەوشە سیاسی قەدەخە کریە هەندروێ سووریا دەژ غەیری بەس لاینگرێوێ تەنێ ئەو ژوارە ینی ڕوخسەت هەیە گۆ کار بکەن وەکی دی قەدەخەیە لەسەروانە بە تایبەتی ئەنجومانە نیشتیمانیا کوردی و پارتی و پێکهاتیە ئەنجومانی ئەڤە یەک ئاد دووە ڕەوشە ئابووری پشتی گۆبوورە دەستهێلات خراپ کریە باچێ گۆتێنە سەر ملەت تشتێکی زۆر و عەجیب بارگرانی کێل سەروانە تەشکیل دکێ پێکتێنێ ئاد دووە خوێندن ڕەوشە خوێندنێ هەندروێ کوردستانە سووریادا خەرا کریە تشتێک لە عەردەیە نەهشتیە پارتیên ئان هاچوونە چاودێری بناوێ بەرلەمان ئان کوتەلێ بەرلەمان 3 کەس چوونە
ئێمە ئەم دبینن هەگەر ڕاست چاودێرن گەرەک چاودێریەت هەموو قوناغادە بکەن وەختێ بەری دەمەکێ هەفتێ مانگێ کۆنگرێ ئەنجومانە نیشتیمانیا کوردی بزۆرە تڤنگێ قەدەخەکردن مەمنوع بوو کۆنگرێ خۆ لە دارخن هەنگی گەرەکە بەرلەمان بریارەکستان دبانە هەنگی گەرەکە بەرلەمان وەختێ گۆبارەگەی مەت شەوتێنن سووتێنن و قەدەخە دکن وەختێ سەرکردێ مە دخنە زیندانەدا و تاڤێژنەش دەربەی سینۆرە هەنگی گەرەکە بەرلەمان بریارەکستان دبانە فیدرالیزم دەکەن ئێوە بۆچی ڕێک ناکەون ئەو فیدرالیزمە باکووری سووریایە ئێمە هەگەر ئەم ببینن تشتێک ناڤەڕۆکە پرۆژە پەیەدێ ji بۆ کوردا تشتێک تێدا هەیە ئەم هیچ کێشەل جەمەنینە گۆ ئەم تەولی ببن بە ڕەنگێکی گۆ ئەتیفاق نامەدەچێ ببێ هەگەر اتفاقات سیاسی جوازەکان ئەوە تشتێکی ناڤەڕۆکە فێدرالیا شەمال سووریا باکووری سووریا تشتێکی تایبەتی کوردی تێدەتنێ پەیەدێ تشتێکی کوردی قبول ناکێ تایبەتی کوردی قبول ناکێ ڕقا تەولی کریە ئەنها تدبینێ کۆبانی و فورات و نزانم چە ئەف تشتێ گۆچێکردنە من بجد ناودەیە ڕقات ناودەیە دێرازۆرێت ناودەیە تل ئابیەت ناودەیە هەنێک دەڤەرێن کوردی هەنە تایبەتمەندیە وێ هەنە گەرەکە کوردیتی بکە ئەنها ئەو قبول ناکێ ئێوە هوندڕۆدا و تەنێ دەدبێژن ئەڤە هەلبژارتنێ کوردانە و دەڤەرێ ئەو بخۆ پەیەدە قبول ناکێ یعنی کارێوە محاکەمە بکێ و بگەێنێ بەردادگەها چرا هون دەبێژن ئا کوردیتی هەلبژارتن نەکوردینە ناڤەڕۆکاوێ کوردی تێدە نینە فێدرالیا شەمال سووریا پێکاتەکان بەشدارن بەڵێ پێ دوایە کە ئەما بێ بە دیفاکتۆ هەموو پێکاتەکان بەشدارن لەم هەڵبژار هەموو پێکاتی بەشدار نینن نا ئا سەرەکە ئێ گۆڕێکبەریت ناڤوا دەهەی و نەوەکە هەفت دخوێنن هەممە کەسێ لە دۆرا پەیەدێ وەک پەیەدێ دەبێژن نێزیکی وێنە وەکە جەبها وەتەنی تەقەدمی بەعسیە بەرێد عەهدی حافز ئەسەد و بەشار ئەسەددا ئێمە ئەم ڤیرەنگی نابینن مەسلەحا کوردی تێدا هەیە هەگەر بەرجەوەندیە کوردی و نەتەوە کورد و داخوازێ کورد سووریا دەپێک هاتبانە با ئەم ئەش دەرڤەی پرۆژێ بن مشکلە نینە برا پەیەدێ پرۆژە خۆ ببێ سەری بەست ناڤەڕۆکاوێ و عنوانێ وێ لۆگواوێ ئا کوردی بێ هەگەر ئەو نەش بۆ کوردیتیە دکێش بۆچی دەڤەرێ کوردی دەستگیرکردنە و ڕێڤەبەریکێ دەبێ و دێفاکتۆ چێکریە بە ڤی ڕەنگێ و ئانها دمەشێنێ دەدی ئانها دی منیژویستم باسیەوە بکەم گوێت لە کاغەسان بۆ ئەوکو حکومەت چۆن دژایەتی کوردەکان دەکەن لە سووریا و ڕۆژاوای کوردستان کەواتە بۆچی ئێوە ڕێک ناکەون یعنی تاواکوکەی ئاوا ئەم نەمانەتت دەبێژێ دەستهلاتن پەیەدە دەستهلاتە ئەبوو زێدەی 3 ساڵەیە ئێ دەستهلات ئەو زڵم و زۆریە دکێ ئەو زیندانێ دکێ ئەو قەدەخێ دکێ ئەو ڕخسەتێ و مهلەتە وەردەگرێت دستێنە ینی دەبێ گۆوابن هەر برادەرێکی کورد ئێمە ڕەفزا مە ئانجی نەقەبولکردنا مە تشتێ گۆ پەیەدێ پێ ڕادبێ و گاوێ گۆتاڤێژێ نەوەکە ئا ڕجێما بەشارە ڕجێما بەشار و ئا تورکیا و ئەیران ئەو دژی نەتەوا کوردن ئێمە ئەم دبێژن ناڤەڕۆک و پرۆژە پەیەدێ تشتێکی کوردی تێدەتنەیە باشە کەواتە پێ دوایە نەرینێ جەواز هەفتوو دکەنیانی ئەمە و ئا ڕجێما بەشار نەوەکە هەفتووە دەدی غەسان ئان هەچت گۆ غەسان یوسف دگۆ دەستپێکا پەیەدێ دەست پێکری لە گۆر دەستهلاتە سووری لە گۆر ڕجێما بەشار تەسەڕف دەکرد دووبرە قولبتی ئەنە کەسە چییە؟ پرۆژە ئەنە کەسێ ئێمە ئەم دبینن چارەسەرکردنا قەضیا کوردی دی سووریادا لە گۆر عهود و مەواسیقی دەولی و تەثبیت ببێت دەستورە سووریدا کورد وەک نەتەوەک جودا ژ عەرەبا و ژ کەسێ دن مافێ وێ تەثبیت ببێت دەستورە سووریا نوودا ئەڤ ڕەنگێ گۆنها پەیەدێ دکێ مافێ ما لەوازیە چێ دکێ داخواز و هەلوەست و گۆتارە کوردیدا ژ بەرڤەیەکێ ئەم دبینن زرار و تعدێ دگهێنێ هەلوەستا کوردی و قەضیا کوردی هەگەر ئەم هەفتوورە یەک بانە و هەلوەستا خوا درست کردبانە خستبانە نەتەوا کورد پەیەدێ خۆ دوور دکێژ نەتەوا کوردی پەیەدێ لە گۆر ئایدیۆلۆژیا فکرێ ئاپۆ تەسەڕف دکێ لە گۆر وەکە پەکەکێ تەسەڕف دکێ ئەو ڕەنگێ گۆ دکێ تشتێکی کوردی تێدەتنەیە جبەرڤەیەکێ ئەمەوە جوازیت نامەدە هەیە بەڕێز جەدان عەلی ئەندامی نوێنەرایەتی ئەنجومەنی نیشتیمانی کوردی لە سووریا لە هەرێمی کوردستان سوپاس میوانمان بن گوتەبێژی وەزارەتی بەرگری ئەمریکا پنتاگۆن ڕایگەیاند